لە مادە شەشی یاسای پارێزراتی بەرکار لە هەرێمی کوردستان هاتووە دەڵێ ناکرێت کەسێ پارێزەر بێ و مۆزەفی حکوومەتیش بێ کەسی بە پێچەوانەوە لە ئێستادا بەشی زۆر لە پارێزان لە چینی حکوومەت و مۆزەفی حکوومەتن کەسی کاری پارێزراتیش دەکەن کەەوە پێچەوانی کاری پارێزراتیە و بە هەمان شێوە پێچەوانەی یاسای فەرمانبەرانیشە ئێمە چەندین زاریش ڕێکارمان بەرامبەر ئەو کەسانە گرتوۆتە بەر کە بەشێکیان لە دەستوری سۆران و دەوروبەرینە ڕێکارمان گرتوۆتە بەر و سەندیکەمان ئاگادار کردوێتەوە لیستێکمان بۆ ناردوون کاکە ئەو کەسانە تەعینن ڕێکاریان بەرامبەر بگرنەبەر کەسی بەهۆی ئەوەی لە ناو حیزب داواستیان هەیە و لەولا ئیتر سەندیکا تەنیا بەڵێ نامەی لێوەرگتون لە کاتێکدا مەفروضوا بوو سەندیکا لێکۆڵنەوەی پێویستی بکردایە و نووسراوی کرد بە نووسرا هەواڵەی بایۆمەتری کردبان بۆی بزانێ ئایا تەعینی فەرمین یاخودنا و زۆربەی زۆری ئەوانەشی کە لەسەرچی حکومین لە وەزارەتی پێشمەرگەن بەهۆی ئەوەی وەزارەتی پێشمەرگە دەوامەکەی کەمە لەو فترەدادن ئیستفادە لێکەن و سەندیکاش بە هەمان شێوە هەرکەس ئەچێ ئینتیماکە ناینێری بۆ سیستەمی بایۆمەتری بزانێ ئایا تەعینیانە بەڵکو یەکسەر ئەندامەتی قبول دەکات لە هەموو کوردستان بەگشتی وایە بەڵام ئێمە وەکو پارێزرانی سۆران زانیاریمان هەیە لەوان لە دەڤەری سۆران و دەوروبەری کە چێ کاری پارێزراتی دەکا و تەعینیشە ئێمە تەنیا لە سۆران ئیزراعاتمان گرتوۆتە بەر و داوا لە پارێزرانی هەولێر و سلێمانی دهۆک و شوێنەکانیش دەکەین کە زانیاریان هەیە لەسەر ئەو کەسانێک کە تەعینن ڕێکاری پێویست لای خوانەوە بگرنە بەر چونکە سەندیکا بێدەنجین واندووە لە بابەت تا ئێستا بە ژێرە یاسای پارێزەرایەتی پیشەی پارێزەرایەتی لە هەرێمی کوردستان و عراق پیشەیەکی سەربەخۆیە پارێزەر ناکرێت لە هەمان کاتا هەم کاری پارێزەرایەتی بکات و هەم لە سلچی حکوومەتیان لە کەرتی گشتیا دەوام بکات بەڵام بەداخەوە ئەوەی ئەمە تێبینیمان کردو ڕۆژانە بەرچاومان دەکەوێت بەشێک لە پارێزەرەکان هەم لە کەرتی گشتی دەوامەکەن و هەم کاری ممارسەی کاری پارێزەرایەتی دەکەن ئەمەش پێچەوانەی یاسا پێچەوانەی مادەی شەشی یاسای پارێزەرانی هەرێمی کوردستانە سەندیکای پارێزەرانی هەرێمی کوردستان بەشێکی گرنگە لە سلچی قەزا ناکرێت لەو بەشە گرنگە پێشێلی یاسا بکرێت ئەگەر لە سلچی قەزا پێشێلی یاسا بکرێت ئەوە خۆی متمانەبوونی هاوڵاتی بەیاسا ئەکەوتە ژێر پرسیار و کاریگەریەکی نەرێنی لەسەر سلچی قەزا لە هەرێمی کوردستان دروست دەکات ئەو کارێک کە هەر بەشێک لەو پارێزەرانە کردیتیانە تاوانە و پێویستە ڕێکاری یاسایی لە دژام بگیرێتە بەر بەڵێ بێگومان دەقێکی یاسایی هەیە دەقێکی یاسایی هەیە لە سندیکای پارێزەران هەر کەسێک ئەگەر بێت و مزاوەلەی مهلیشکە یا فەرمانبەر بیت طبعا ناکرێت لە ژێر چوارچێوەی برین ئەو ئەرکو مافانە مزاوەلە بکات کە لە یاسای سندیکای پارێزەران هاتیە ئەگەر بێت طبعا خۆی سندیکای پارێزەران ئەمە دەکرێت سکاڵا بجوولینین کە هەواڵمان بەدەستگەیشت بە دووادا چون بکەین بزانین لە چێ فەرمانبەرە و ئایا فعلا فەرمانبەرە مزاوەلە دەکات و ئەگەر فەرمانبەر بی طبعا ڕێکاری یاسایی لەجێ ئەنجام دەین و پێویست دەکات لە پۆستی وەزیفی خۆی دوور بخرێتەوە ئەو کات ئەگەر پارێزەر بیت دەکرێت مهنەی پارێزەراتی خۆکە بەڕێک پێچی ئەگەر نادەکرێت دەکرێت سندیکای پارێزەران استبعاد بکرێت فەرمانبەری ئاسایی بیت و بەڵام ناکرێت بە ئیزدیواجی لە هەردوو لایە سوودمەندی بە هیچ شێوەی ناکرێت بەشێکی گرینگە دەستگای داواکاری گشتی و ممثلی حەقی عامە ممثلی تطبیقی قانونە لە داوایەکانی شەرعیەش